هیچتومەکان بەهۆی دۆلارەوە تۆزە سیعرەکانی بەرز بووەتەوە ئەمجار هیچ پەیوەندێکیشی نییەوە ئێمەوە ئەو سیعر بەرز بوونەوە ئەوانە بەس تەنها بەهۆی ئەوە دۆلار تۆزێ بەرز بووەتەوە ئێمە شتەکانمان تۆزێ بەرز کردێتەوە هەنێکی بە دۆلارە و هەنێکی بە دینارە ئەوەی کەوا بە دینارە ئێمە سیعرەکانمان زۆر بەرز نەکردێتەوە. خەڵک بەعام لە ڕاستیە خەڵک بەعام محتاجە نەبووە لەم کاتەیان بێمەعاشیە لەم کاتەیە خەڵک پارەی پێنی ئەگەر شتەکە هەرچۆن هەرزان بێ لەم کاتە گرانیان کردو بە حکمی دۆلارەوە سا بۆ وڵاتی یەکی ئێمە کە نرخی دۆلاری بەرزکردەوە سەیری وڵاتانی چواردەمانەکەی هەمان بارودۆخ نابینی بۆنە لە وڵاتە عەرەبیەکانە لە وڵاتی تورکیا ئێران ئەمان نرخی دۆلار ئێران تا حەدی حەساری ئابووری لەسەرە بەس وڵاتانی چواردەمان نرخی دۆلار و خۆی جێگیرە و ساڵان بەڵام عێراق بۆ نمونە خەڵکی فەقیر چی بۆچی باش بدا لە پێناو بۆ لە پێناو بابەتی سیاسیە لە پێناو بابەتی ئابووریا هەموو خەڵکە فەقیرەکە زێرەکە ئەو بازاڕی خۆتانی بین خەڵک وەسعی باش نییە بەڕاستی خەڵک ئەوەی هەیەی چاوەڕێی دەستی حکومەت دەگا بۆ مەعاش کە مەعاشی نەبێ خەڵکی ئاین بەڕاستی ئەمە سەرکێشە سەروی خەڵک خۆپیشاندان کا سەرکێ سەروی خەڵک دزی بکە خەڵک بیلەشتی خراپ کاتەوە ئەگە وەزی ئەم وڵاتە چاوی پیان نەخشێن و ئاگان خەڵکە نەبێ خەڵکە بەڕاستی ئاقارەکەی بەرەو خراپە ڕام لەلایەن کۆمەڵایەتی و لەلایەن دینیەوە خەڵکی تر ئەو تەحملی نەماوە بەڕاستی خەڵکە دەسەڵاتی نەوێ بێتە بازاڕ و پارەی بێنەوێت چی بکە مەجبورە بی لە خۆپیشاندان کات و بی لە شتی خراپ کات و جا حکومەتش بەڕاستی ئاشی نەزانە خوای گێڕێ حکومەت نەماوە خەڵ بەڕێوەیە بەڕاستی حکومەت کوا هەیە من و تۆی نەو خەڵکی بەڕێوەیە باگی ناوە خوا حکومەت نەماوە کۆمەڵی خەڵکە بەڕاستی بۆ خۆیان ئەگەیان لە گیرفانی خۆیان و ئەگەیان نەو خەڵکە فەقیرەنی بازار عام ئێستا بازارێکی کزە بەهۆی بێمەعاشی دواکەوتنی موچە بەهۆی بەرزبوونەوەی دۆلار زیاتر بەرزبوونەوەی دۆلار وای کردووە لە بازار تاو کز بێ کابرا بە چڕەچڕێک کرێدوکانی بۆ دەریە ئیسە بەنسبەت هاوڵاتیان زیاتر بابەتی خواردەمەنیە کڕن ئەوەی کە ئێوارە پێویستێتی ئیتر گوێ لێ نییە بۆ شەوەکە یان شتێ بێ ئینێ بەس بۆ ئێوارە تێر بێتتر گوێرێنن لە شەوەکە ئەگەر جاران تقریبان بای 100,000 فرۆشتایە ئیسا بازار وای لاتۆتە هاتوۆتە سەر 30,000 یعنی بە ڕێژەیەکی زۆر کەم بۆ تۆ بێپلانی بەتەکیید بێپلانی ئەوانی تایە لەبەر ئەوەی لەو ڕۆژەوەی کە دۆلار بەرز بۆتەوە خاصە لە ناو شاری سەی سادق هیچ لیژنەیەکم نەبینیوە بگەڕێ بەسەر مارکێت هەفتە بازار دوکانەکان کە بگەڕێ کە ئێوە بەم قیاسە شت فرۆشن با لەسەر هاوڵاتیان گران نەبێت.